ئێمە وەک پێشمەرگەدێرینەکانی حیزبی شیوعی کوردستان و کۆمەڵی پێشمەرگەدێرینەکانی کوردستان خەباتمان کردووە بە درێژایی ئەم چەند ساڵە قوربانیمان داوە لە پێناوی سربەخۆیی کوردستانە، لە پێناوی پاراستنی خاکی کوردستانە. خاکی کوردستان هەچ کەسێ بێتە سەری ئێمە بە داگیرکەری ئەزانین، بە تایبەتی وڵاتانی دراوسەیە، وڵاتانی تورکیا، ئێران، ئەمانە هەندێک جار هەبووە ئەم وڵاتانە هاوکاری میلەتی کورد بن، بە تایبەتی لە کاتی لێ قەومان و ڕەوەکان و یارمەتی دەری ڕەمی هێزی پێشمەرگەون. بەڵام بەداخەوە ئێستا بە بیانووی جۆراوجۆر پەلاماری خاکی کوردستانیان، بردومانی خاکی کوردستانەکان، ڕز و باخ و ماڵاتی خەڵکی کوردستانە کوجێ خەڵکی کوردستان شەید دەکەن. ئەمە قابلی قوبوڵ نییە، بەڕاستی ئەمە تەجاوزە لە ڕووی دووەلیەوە، لە ڕووی ئینسانیەوە، لە ڕووی هەموو شتێکەوە. ئەمە شتێکی نامەعقولە و شتێکی تەجاوزات. جاران ئەیانە لە حدودە، بەڵام ئێستا هاتوێتە منتیقەی قوڵایی کوردستان، هاتوێتە شاخی ئاسۆز، هاتوێتە منتیقەی شارباژەر، لە منتیقەی بادینان، لە زۆر شوێنی کە هەیە. ئەو شوێنانە کە گوندەکانی کوردی تایە، دەوڵەتی تورکیا، دەوڵەتی ئێران بە بێباکانە کە یەن ئەمە نە ساڵێکە و نە دوو ساڵەوە چەندین جار ئێمە کۆنگرەی ڕۆژنامەمان بەستووە، ئیدانەمان کردووە، بەیانمان دەکردەوە کۆمەڵی پێشمەرگەدێرینەکان ئیدانەی ئەو تەجاوزەمان کردووە. بەڵام بەداخەوە حیزبەکانی هەرێمی کوردستان، حیزبەکانی باشووری کوردستان لێ بێدەنگن. باشە ئێمە حیزبەکان دوێنێ لە شاخ ئێمە هەمومان بەرەی کوردستانی چەند حیزبێکی ئەسیل بووین، پێشهێزی پێشمەرگەمان هەبوو، داکۆکیمان کردووە لە خاکی کوردستان. جاری وا هەبووە هەنێ لە هێزەکان شەڕیان لەگەڵ ئێرانیشا کردووە، داکۆکیان لە بەڵام ئێستا بە بیانی ئەوەی پەکەکەی تایە، دیموکراتی لایە، کۆمەڵەی تایە، بۆ بیانی جۆرە پەکەکە و دیموکرات و کۆمەڵە ئەمانەی بەشێکن لە کوردستان، دۆستی هەمومانن، ئەمانیش داکۆکیەکن لە میلەتی کورد. ئێمە داوامەن وایە ئەوەی کە حکوومەتی عێراقی چەندین ساڵ شەڕی کرد، تۆبارانی کردین، کیمیابارانی کردین، ئەنفالی کردین، کورد دوایی نەها، ئاخری بە دایلۆک چارەسەرەکە. ئێمە داوامان وایە لە حکوومەتی ئێران، لە حکوومەتی تورکیا، لە دەوڵەتی تورکیا کە قەزەی میلەتی کورد قەزەی پەکەکە نییە، قەزەی میلەتێکە، قەزەی دیموکرات نییە، قەزەی میلەتێکە. بەیانی پەکەکەش نەمێنێ و دیموکرات نەمێنێ و حیزبانی نەمێنێ، بەڵام میلەتی کورد هەر ئەمێنەیە. میلەتی کورد داکۆکیەکە لە مافی خۆی، لەسەر بەخۆی خۆی. داوامان وایە دانیشتن بە دانیستوان چارەسەری ئەو کێشەیە بکەن، بەوە کۆتایی نایە. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان نەگرتووە چەندین ساڵە، بەڵام میلەتی کورد هەر ماوە، هێزی پەکەکە هەر ماوە. قاسملو شەهید بوو، چەندین سەرکردەی دیموکرات شەهید بوو، بەڵام میلەتی کورد هەر ماوە، هێزە سیاسیەکانیش هەر ماون. تا ئەو کێشەیە نەیان چارەسەر نەکرێ، ئەو کێشەیە بەردەوام بێت و هەر ئەبێ بە دایلۆکی چارەسەر بکرێ. ئەوانە هەموو پێشێلکردنی یاسای نێودەوڵەتیە کە هێرش دەکەنە سەر باشووری کوردستان و ئەو بە تاکید ئەو هێرشانە ئیدانەکەین وەک پێشمەرگەی دێرین و پێویستە تورکیاش و ئێرانیش ڕێز لە سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستان بگرن. بەڵام لە هەمان کاتە پێویستە حکوومەتی عێراقی ئەو بەرپرسی یەکەمە لە سەروەری خاکی عێراق، پێویستە بێتە دەنگ و بە تورکیا بڵێ و هێرشانە ڕاگرن، بە ئێران بڵێ و هێرشانە ڕاگرن. لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستانش پێویستە هەڵوێستی تایبەتی خۆی هەبێت لە بەرامبەر و هێرشانە، لەبەر ئەو هێرشانە ڕۆژانە خاکی ئەمە ئەسووتێنە، ڕۆژانە لادیەکانمان چۆڵ دەکات، ڕۆژانە لە کوردستان جەنازەی ئازیزەکانمان بۆیێتەوە بە بۆردومانی تورکیا و ئێران. بۆیە پێویستەکات جوتیارانی ئەو دەبەرانە زەرمەندی یەکەمن، پێویستە حکوومەتی هەرێم دەنگ هەڵبڕێ لە بەرامبەر ئەو زەرر و زیانانەی ئەو بۆردومانانەی کە بەرامبەر بە باشووری کوردستان ئەکرێت. شێوازێکی عسکەری و شەڕێکی شاراوی بەخۆ گرتووە. ئێران و تورکیا ئەیانوێ پێش دروستبوونی شەڕی ئێران و ئەمریکا دەیانەوێت حساباتی خۆیان لەگەڵ میلەتی کورد و لەگەڵ شۆڕگێڕەکانی کوردستان بکەن و ئەیانەوێ بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان بەگشتی لە هەر چوار پارچەی کوردستان لاواز بکەن. بۆیە ئێمە بەڕاستی ئیدانەی ئەو هێرشانەی تورکیا دەکەین و داواشەکەین لە هەموو لایەنە سیاسیەکان، هەموو بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان دەنگ هەڵبڕن لە بەرامبەر ئەو تاوانەی تورکیا و ئێران بەرامبەر میلەتی کوردەکەن.